ئێمە وەکو بەشێک لە ژنانی باشوور وەکو بەشێک لە نوێنەرایەتی باشووری کوردستان لە سەرجەم چین و توێژەکان بە ئەرکی ئەخلاقی وجدانی خۆمانمانزانی ئێمە سەردانی ڕۆژاوای کوردستان بکەین. هەموو لەزانین ئەو دۆخێک ئێستا لە ڕۆژاوا گوزارێت دۆخێکی زۆر ناهەموار و ناسەقامگیر و ناجێگیرە. ئەوەی ئێستا کە لە ڕۆژاوا گوزارێت ئەو سیاسەتەی دوژمنکارانەی ئەردۆغانە بەرامبەر ڕۆژاوا و ئەمانەوێ ئەوە بڵێن کە تەنها ئێستا بەرامبەر ڕۆژاوانیە ئەردۆغان ئەمە مێژوو پێمانەڵێت ئەی سەلمێنێ زەمن پێمانەڵێت لە هەر شوێنێ کورتە بێ ئەو دوژمنێتی بەڵام ئێستا چاوەکە زیاتر لەسەر ڕۆژاوای کوردستانە بۆیە ئێمە پێویستمانسانی بچینە ڕۆژاوای کوردستان و بە ڕۆژاوای کوردستان بڵین ئێوە تەنهانین ئێمە لە باشووری کوردستان هەمیشە هاوکار و پاڵپشتی و پشتیوانی ئێوەکەین ئەوەی کە لە ناو سەردانەکەدا لە ڕۆژاوای کوردستانە بینیمان و بەرچاومان کەوت ئێمە سەردانی چەند شوێنێکمان کرد لەوانە سەردانی دێرێکمان کرد سەردانی قامیشلۆمان کرد سەردانی حەسەکەمان کرد سەردانی گۆڕی شەهیدانمان کرد چوینە لای ئاوارەکان بەداخەوە دۆخێکی ناخۆش بوو دۆخێکی ناهەموار بوو دۆخێکی ناسەقامگیرەوە کووتمان بەداخەوە لەوێ کارەبانیە ئاو نییە نان نییە هیچ شتێک نییە دۆخێکی زۆر ناخۆشە بە تایبەت بۆ ئاوارەکان بەڵام لەسەرو هەموو ئەمانەوە لەسەرو هەموو ئەمانەوە ئەوەی کە هەیە لەوێ ئیرادەیە ئەوەی کە هەیە لەوێ فکرە باوەڕە باوەڕ بەخۆبوونە گرنگترین شت ئەوەی لە ڕۆژئاوا هەیە شۆڕشێکە بە ناوی شۆڕشی ژنەوە دیسانەوە جارێکی دیکە مێژوو نووسیەوە کە ئەوە ژنانن شۆڕش بەرپا ئەکەن ئەوە ژنانن لە ڕۆژاوای کوردستاندا جارێکی تر شۆڕشیان دەست پێ کردوێتەوە و بوونی خۆیان هەم وەکو ژن هەم وەکو کورد ئەسەلمێنن ڕۆژاوای کوردستان ژێردەسە قوبوڵ ناکە ڕۆژاوای کوردستان نیمچە کوردبوون قوبوڵ ناکە ڕۆژاوای کوردستان دەڵێ من کوردم بەڵام بەو شێوەی کە خۆم ئەمە بێ کوردم نەک بەو شێوەی تۆ ئەتەوێ من کوردم وەکو ئەو شاندەی کە چوین تەنها لەمەدا ناوەستین کارەکانمان لێرەیە کۆتایی نایەت ئێمە گەڕاوینەوە پەیامی ڕۆژاوامان پێ بۆ باشووری کوردستان ڕۆژاوا زۆر سوپاسی هەڵوێستی باشووری کوردستانەکە ڕۆژاوا زۆر سوپاسی ئەو پشتیوانی و پشتگیری باشووری کوردستانەکە کە لە یەکەم ڕۆژی ئەم هێرشە دوژمنکارانەی تورکیاوە بۆ سەر ناوچەکەیان کە باشووری کوردستان پشتیوانی بوون بەڵام هێشتا ئەمە کۆتایی نیە هێشتا داوای پشتیوانی زیاترەکەن هەم لەسەر ئاستی خەڵکی سڤیل و شەقام هەم لەسەر ئازمی حیزبە کوردستانیەکان هەم لەسەر ئاستی حکوومەت ئەرکی ئێمە وەکو ژنانی باشوور لە گەڕانەوەماندا بۆ باشووری کوردستان دوای ئەوەی کە زیندووتر شوێنی ئەو شوێنانەمان بینیوە کە ڕووداوەکانی تیا ڕوودەدەن ئەو شوێنەماندیوە کە تەقینەوەی تیاڕۆیە بریندارەکان ئاوارەکان هەواڵان هەموو ئەمانەمان سەردانی کردووە ئەرکی ئێمە لە ئێستادا ئەوەیە کە ئێمە لە کار و چالاکیەکانمان بەردەوامین ئێمە سەردانی قونسوڵخانەکانمانەکەین پێشتریش چەند داواکاریەکمان ئاراسی چەند قونسوڵخانەیە کردووە لە هەرێمی کوردستانە ئێمە داوامان کردووە بە زووترین کات ناوچەی دژەفرین دروست بکرێت داوامان کردووە ئەو دیلانی کە ئەگیرێن لەلایەن سوپای تورکیاوە وەکو دیلی جەنگ مامەڵەیان لەگەڵ کرێت داوامان کردووە ئەو کارە ساتە یاخود ئەو پەلاماردانە دڕندانەیە کە پەلاماری هەواڵ هەڤرین درا ئەمە بکرێت بە تاوانی جەنگ داوامان کردووە هەرچی زووە پەلە بکرێت لە نەتەوە یەکگرتوەکان پەلە بکرێت کە ئەو چەکە قەدەغەکراوەی تورکیا بەکاری ئەهێنێت کە مادەیەکی زۆر زۆر ترسناکە ئەمە ڕابگیرێت بەڕاستی وە چەندین خاڵی تریش و ئێمە کار و چالاکیەکانمان بەردەوامە بێت بەتایبەت هەمووان دەزانین 25 نۆڤەمبەر ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی تونگوتیژیە ئێمە بڕیارمانداوە وە کۆبوونەوەی زیاتری لەسەرەکەین کە ئەم ڕۆژە گەورەتر بکەین ئەم ڕۆژە جوانتر بکەین وەک وەفایەک بۆ شەهیدان بۆ هەواڵانی شەید بە تایبەت هەواڵ هەڤرین و عەتیا کە هەمووان دەزانین لەو ڕووداوانەیە شەهید بوون بە تایبەت هەواڵ هەڤرین وەکو باسمان کرد کە زۆر درڕندانە شەهید بووە ئێمە وەکو ژنانی ڕۆژهەڵات و ژنانی باشوور ئۆهدێبوتین سەردانی ڕۆژاوامان کرد ئێمە لەم سەردانەیە چەند شوێن چوین سەردانی چەند شوێنمان کرد چوینە سەردانی گۆڕستانی شەید خەباتمان کرد لەوێ چوینە سەر گۆڕی شەید هەڤرین خەلەف چوینە سەر گۆڕی دایە عەقیدە سەردانی ئەو گۆڕستانەمان کرد دایکی شەید هەڤرین هات لەوێ قسەی لەگەڵ ئێمە کرد زۆر بەحسی لەسەر هەواڵ هەڤرین بۆ ئێمە کرد ئێمە چوین سەردانی بنەماڵە شەهیدمان کرد چوینە تازیە شەید خەباتەوانێ لەوێکانە بنەماڵی ئەوماندی دانیشتنمان لەگەڵ بنەماڵی ئەو کرد چوین سەردانی قامیشلومان کرد چوینە کۆنگرستار لەگەڵ هەواڵانی کۆنگرستار دانیشتین چوین سەردانی حەسەکەمان کرد چوینە سەردانی ئاوارەکانی سەرەکانی کە لە مەکتەبەکان لە
حەسەکە سەردانی و بنەماڵانەمان کرد پێداویستی ئەوانمان بە چاوی خۆماندی کە چەنە نەخۆشیان بوو برینداریان بوو نەخۆشی سەرەتانیان بوو 4 دانە بنەماڵە لە 1 دانە ژوورابوون کە ژوورەکەت هەموویەوانە 24 میتر نابوو کە 4 بنەماڵی تیابوو. وەڵا ئێمە وەکو پرسیارمان کرد لە 3 دانە لە ژوورەکان دەنکێکیان 18 نەفەر بوون لە ژوورێکە دەنکێکیان 9 نەفەر بوون لە ژوورێکە 3 بنەماڵەی کە 4 نەخۆشیان بوو بەم 3 بنەماڵە لە 1 ژوورابوون 2 دانە سەرەتانیان بوو کچێکیان بوو کە مەندان بوو لەباری ڕۆحیەوە کە مەندان بوو کە کچەکە تەواو نەبوو ئەوان زۆر پێداویستی بە زۆر شتیان بوو ئێمە وەکو قسەشمان لەگەڵ کردن وتمان پێداویستی ئێوە چییە چیتان پێویستە ئێمە چیتان بۆ بکەین وەک ژنان لە باشوور و لە ڕۆژهەڵات ئەوان کە هێنایانە سەر زمان و کە باسییان لەسەر کرد وتیان ئێمە پێداویستیمان فەقەت بە دەرمان هەیە و بە جلوبەرگی گەر بەڕاستی ژنانی ڕۆژاوە زۆر بەورن کە ئێمە چین سەردانی دایکانی شەهیدانمان کرد بەو هەستەوە ئەوان دڵخۆشی ئێمەیانە داوە ئێمە ناڕەحەتە بووین ئێمە ئەگریان ئەوان بە ئێمەیانەوت مەگرین گریانی ناوێ ئەوان سەریەمەیان بڵند کردووە ئەوان سەریەمەیان بەرز کردووە بەڕاستی بەورن بەڕاستی زۆر بەجەرگن بەڕاستی زۆر ژنەکانیان ژنیان کچیان زۆر ئازان و کە لەبەرەی جەنگە شان بەشانی برا شەڕوانەکان ئەجەنگن ئێمە چین سەردانی بنەماڵی شەهیدێکمان کرد دەستگیرانەکەی وتی من نایڵم خوێنی نامزەدەکەم لەسەر عەرز بمێنێت من دوای تەعزیەی نامزەدەکەم چەکی ئەو هەڵە گرم و ئەچم شان بەشانی برا شەڕوانەکان شەڕ ئەەکەم و نایڵم خوێنی ئەو لەسەر عەرزا بمێنێ. بانگەوازی چییە لە ژنانی ڕۆژهەڵات؟ بانگەوازی من بۆ ژنان ئەوە هەیە کە گشتیان بەورە بن گشتیان وەک چاو لە ژنانی ڕۆژئاوا بکەین کە ئەوان چۆنەکەن چۆن ئەجەنگن چەنێ بەورن چەنێ بەجەرگن بانگەوازی من ئەوەیە ئەوانی جوابن بڕژێنە خیابان 25 مانگ گشتی ژنان بێنە سەر خیابان کە بە ناوی ئەو 3 شەهیدە ژنەمانەوانێ کە بوون بە سمبولی ڕۆژاوە ئەوانش بڕژێنە خیابان و بێنە سەر جادەکان و ڕێپێوانی خۆیان بکەن.